سەرۆکە فەرەنسا هەوی خۆست و سەرۆکن وڵاتên ئەندام دە هەپەیمانیا ناتۆدا عێریشا تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ گوت و بێژ بکەن. دە کۆنگرەیەکی ڕۆژنەمەبانیدا لەگەڵ یەنس ستۆڵتێنبێرگ مینداری هەپەیمانیا ناتۆ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا ڕاگەهاند کو عێریشا تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ و ڕۆژاوای کوردستانê gelek پرسیار لە جەموڵاتên ئەندامên ناتۆ دروستکردن و پێویستە ناتۆ بەرسبە وان پرسیاران بدێ. هەروەها سەرۆکە فەرەنسا گوت کو نابێ ئالیەک تەکەزیە لەسەر بەرەبانیا بکۆم بکێ و پێویستە بڕیارên ku وەرنە ستاندن ببنە کارێ جدی لەسەر عەردێ ژەبەر بتەنێ گوتن کێشەیان چارەسەر ناکەن. وژێ ئالی خەوەژی کۆشکە ئێلیزێ ڕاگەهاند کو عێریشا تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانی ڕەوش ئالۆزگریە و گەلک پرسیار دانینە پێشیا وڵاتên ئەندامên ناتۆ و دەوێ وڵاتێ ناتۆ بێزەلالی بەرسبە وان پرسیاران بدێ. هەروەها سەرۆکە فەرەنسا تەکەزیر سەر هەماهەنگیە ناوبەرە وڵاتên هەپەیمانیا ناتۆ دەکرد و گوت کو نابێت تو ئالیەک بێتە ناخوا تەبگەرێ بکێ و ئالیێندن بێ دەنگ ڕاوەستن. ئیمانوێل ماکرۆن هێوی کرد و سەرۆکن وڵاتên ناتۆ پرسا کرینە سیستەمی S-400 رووسی ژالیە تورکیا بە گوت و بێژ بکەن ژەبارکرینە سیستەمی S-400 لە دژی یاسایên ناتۆنا. ژیەکەم ڕۆژدا و تورکیا عێریشا خوا بۆ سەر ڕۆژاوای کوردستانê دەست پێکرد. فەرەنسا عێریشا تورکیا ئیدانە و شەرمەزار کرد و داخوازە ڕاوەستاندنە دەست بجێهەیە عێریشا تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانê کرد و دەدەمە نەهادەژی ji ber helwesta Ferensa li dijî êrişa Tirkiye ne kokî ketine navbera Ferensa û Tirkiye de.